راپەڕین کە دەست پێکردنەوە یەک کوڕێکی برادەم نای تەهای وازەی سال ئەمریکا لە کامێرێکی لە کۆنانەوەی کە بەدەزەژیراوە ڤیدۆکاکەیاشانی لە مامان لە سۆڵەکە بوو وتی کەمال ڕەفیق بوو کەمال محەممەد هەر پێشەوەی کە ساوە زیاتری بێ ینی بچێتە لەگەڵا بچووە بواری فەنیە و ڕەفیقم بوو تاوتی تۆ کەمال ڕەفیقتە با کۆمەڵە گۆرانی کە بە کەمالم وتی کوڕی بەسەرچەوە یەکسەر کەمال محەممەد تەسەوەرەکی 19 کلیپم لە خلالی 2 هەفتەیە بۆ کرد ڕۆژ بەڵێ کەس شار بەدەست خۆمانە بوو پێشوەکەی تا بوو تەزبیع بوو حکومەتیش لە دەروی شار بوو چینە توی بەلیک و چینە لای سەوڵەکە و کلیپەکانە مووی ماوە و کاتە لەگەڵەوە ئینانەیە جا ئیشەکەش زۆر قورسە کامێرەکەمان لە سەرستان دێدانا ڤیدۆکەمان لەسەر ئەرزەکە دانا یەک وارمان لێمان کرد بە تەجیلێکی بۆکسەوە تەجیلی ڕایزنەکان و لێ پلێباگەویتەوە کارباش دەوە ڕاکێشە ئەرکەکە یعنی یەکسەر تۆچیمانەکە ئەوە نەبوو ئینسێرتا بێ دوایی لەقتا توشتی وەگە ئیشەکەمە وان کرد